خۆتان دەزانن هەرێمی کوردستان بە قوناغی سەخت و بە قوناغی ناخۆشدا تێدەپەڕێ. ناسەقامگیری لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیستەمی حکومڕانیەوە، چ وەک دامەزراوەی جێبەجێکردن یا دامەزراوەی یاسادانان، دەبینی بەڕاستی ئالۆزی و ناسەقامگیریشی زۆر هەیە. و لە ڕووی داراییەوە ئەو پەرلەمانە ئەو کاتەی دەڵێ کاکە بابزانین داخۆت داهاتی ئەم وڵاتە چییە؟ داهاتی ئەم وڵاتە چەندە؟ کاکە بزانین داخۆت چی لێ دەکرێ ئەم داهاتی ئەم وڵاتە؟ نەک ئێستا بەشێکی داهات دیارە و بەشێکی زۆریشی نادیارە. من نەک ئێستا بێنم بەخوا لە ئەنجومەنی وەزیران گوتومە بەرز سەرۆکی حکوومەت گلەی لە خەڵک مەکەن، لە دەستگاکانی ڕاگەاندن مەکەن و لە حیزبەکان مەکەن کاتێک بازەکەن دەڵێن کاکە دارایی ڕوون نییە و شەفاف نییە، نازانین داهاتی ئەم وڵاتە چەندە چۆن خەرج دەکرێت. ئەم یەک لەوانم کە نازانم داهاتی تەواوی ئەم وڵاتە چەندە چۆنش خەرج دەکرێت. بەرز و سەربڵند بین بەو هەڵوێستە بەهێزەی کەوا قیادەی کۆمەڵی ئیسلامی هەی بووە لە ماوەی ئەم 4 ساڵەی ڕابردوو. و پاشان خۆمان بە ڕووسپی بزانین لەناو خەڵکە کەوا دوو تیمی زۆر چالاک، زۆر بەهێز، زۆر دەستپاک، زۆر خاوەن هەڵوێست، تیمی پەرلەمانمان و تیمی حکوومەتمان بەڕاستیەوە بین بەرامبەر خەڵک و داوایان لێ بکەین جارێکی تر متمانەمان پێ بدەن.